لقی هەولێری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی دەڵێت پێویستە دەستگا ئەمنیەکان ڕێوشێنی تون بگرنە بەر بەرامبەر هێرشکردنە سەر مامۆستایانی ئاینی. وەزارەتی کارەبای هەرێم ڕایگەیاند لە چەند ڕۆژی داهاتوودا پێدانی کارەبای نیشتیمانی چەند کاتژمێرێک زیاد دەکات و ئێستا 13 کاتژمێر کارەبا دەدەن. دەمیرتاش دەڵێت حکوومەتی تورکیا لە باکووری کوردستان کۆمەڵکوژی ئەنجامداوە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێدەنگە. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لێبێت. 5 ساڵ تێپەر دەبێت بەسەر سووتاندنی کەناڵی NRT کە لە ڕۆژێکی وەک دوێنێدا و لە ساڵی 2011دا کۆمەڵێک چەکدار هەڵیان کوتایە سەر بینای کەناڵەکە و سەرجەم کەلوپەل و ئامێرەکانیان شکاند و دواتر بینای کەناڵەکەشیان سووتاند. لە پاش 5 ساڵ لەو ڕووداوە سەرباری ئەوەی دادگا فەرمانی دەستگیرکردن بۆ بەکارانی ڕووداوەکە دەرکردووە و سەرباری ئەوەی شوێنیشان زانراوە، بەڵام تا ئێستا سووتێنەرانی کەناڵەکە دەستگیر نەکراون. لە ساڵی 2011دا و پاش دەستپێکردنی خۆپشاندان و ناڕزایەکان لە شاری سلێمانی هاوڵاتیە کوژرا و ژمارەیەکیش بریندار بوون. لەو کاتەدا هیچ کەناڵێک ڕووداوەکانی ئەو ڕۆژەی نەگواستەوە. هەر بۆیە NRT لەو ڕۆژەدا دەستی کرد بە پەخش و گواستنەوەی ڕاستەوخۆی ڕووداوەکان، بەڵام پاش 3 ڕۆژ لە پەخشی بەرنامەکانی کەناڵەکە سووتێنرا و بۆ هۆیەوە بۆ ماوەی 6 ڕۆژ پەخشی وەستا. ئەمە جگەلەوەی لە 5 ساڵی ڕابردوودا چەندین جار و بە چەندین شێوەی جیاواز هێرش کراوەتە سەر کەناڵی NRT و تیمە ڕۆژنامەوانیەکانی و خاوەنی کەناڵەکە. دیارترین پێشەرکارەکانیش بریتیە بوون لە تەقەکردن لە خاوەنی کەناڵەکە و داخستنی ئۆفیسەکان لە هەولێر و دهۆک و هێرشکردن بە بۆمب بۆ سەربینای سەرەکی کەناڵی NRT. لقی هەولێری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هێرشکردنە سەر مامۆستا نادر کانی کوردەیی ئیدانە کرد و داوا دەکات دەستگا ئەمنیەکان ئیجراعاتی توند بگرنە بەر. لە ڕاگەندراوێکدا لقی هەولێری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی دەڵێت دەستدرێژیکردنە سەر مامۆستا مەلا نادر کانی کوردەیی کارێکی نابەرپرسانە و تێکدەرانە و گێرە شوێنانەیە. دەشڵێت مامۆستایان مافی خۆیانە لەگەڵ ژان و ئازارەکانی هاوڵاتیاندا بن و داکۆکی لە داخوازی هاوڵاتیان بکەن. لە هەمان کاتیشدا پێویستە مامۆستایانی ئاینی پارێزگاری لە ئاشتی و ئارامی و تەبایی و ئاشتی کۆمەڵایەتی بکەن. هەروەها لقی هەولێری یەکێتی زانایانی ئاینی داوا دەکات دەستگا ئەمنیەکان ئیجراعاتی توند بگرنە بەر بۆ ڕێگەگرتن لە دووبارەبوونەوەی ئەو کارە نابەرپرسانە بۆ ئەوەی هەموو کەسێک لە سەرگیان و ماڵی دڵنیا بێت. لە دوای نوێژی هەینی چەند کەسێک هێرشیان کردە سەر مامۆستا مەلا نادرکانی کوردەیی لە مزگەوتەکەی لە شاری هەولێر، ئەوەش کاردانەوەی لێکەوتەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو دەڵێت لە کۆبوونەوەکەی پەرلەماندا عەبادی ڕایگەیاندووە هەرێم نەوت دەفرۆشێت و حکوومەتی عێراق و خەڵکی کوردستانیش نازانن پارەکەی چی لێدێت. موسەنە ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو وتیشی عەبادی ئەوەی دووپات کردوێتەوە کە هەرێم نەوت و داهاتەکەی ڕادەستی عێراق ناکات، بۆیە بەغدا ناتوانێت بودجە بۆ هەرێم بنێرێت. بە وتەی ئەو پەرلەمانتارە کووردە هەر لە کۆبوونەوەکەی لەگەڵ پەرلەمانی عێراقدا عەبادی وتوویەتی عێراق ئامادەیە لەگەڵ هەرێم لە سەرفرۆشتنی نەوت و ناردنی بودجە ڕێک بکەوێت. وتیشی لەبارەی قەیرانی داراییەوە عەبادی ڕایگەیاندووە عێراق و هەرێم هەردووکیان لە قەیرانی داراییدان، بەڵام بۆچی عێراق دەتوانێت موچەی فەرمانبەران دابین کات و هەرێم ناتوانێت. ئاماژەی بۆشدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق باسی لە بودجەی پێشمەرگە کردووە وتوویەتی عێراق مانگانە 35 ملیار دیناری بۆ پێشمەرگە ناردووە، بەڵام دوای ئەوەی هەرێم نەوتی بە سربەخۆ فرۆشتووە حکوومەتی عێراق نەیتوانیوە چیتر بودجەکە بنێرێت. کۆشکی سەرۆکایەتی رووسیا کرملین نیگەرانی دەربڕی لە تۆپبارانەکانی تورکیا بۆ خاکی سووریا و ڕایگەیاند ئەو کردەوانە جێگەی قبوڵکردن نییە. دیمتری بیسکۆف وتەبێژی سەرۆکی رووسیا لە کۆنفرانسێکی هەواڵیدا ڕایگەیاند تۆپبارانەکانی تورکیا بۆ خاکی سووریا ئاڵۆزیەکانی نێوان هەردوو وڵات زیاتر دەکات. ئەو لێدوانە لە کاتێکدایە ئەمریکا و فەڕەنسا پرۆژە بڕیارێکی رووسیایان
لە ئەنجومەنی ئاسایش ڕەت کردەوە کە تایبەت بوو بە ئۆپراسیۆنە سەربازیە چاڕوانکراوەکەی تورکیا لە سووریادا. لەگەڵ نزیکبوونەوەی میولانیەکانی سووریا لە ساڵی شەشەم هەوڵەکانی چەسپاندنی ئاشتی لە سووریا لە هەموو کاتێکی تر لاواستر بوون و ڕۆژ لە دوای ڕۆژیش دۆخی ئەو وڵاتە مەترسیدار دەبێت. رووسیاش جەنگەکەی لە سووریا بۆ ئەنجومەنی ئاسایش گواستە و پرۆژە بڕیارێکی بۆ ئیدانەکردنی دەستێوەردانی تورکیای لە باکووری ئەو وڵاتە پێشکەش کرد. بەڵام وەک ئەوەی چاوەڕوان دەکرا فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا و نیوزیلەندا و ئیسپانیا دەقی پرۆژە بڕیارەکەیان ڕەت کردەوە و پێش ناچێت لە دووشەمەی داهاتوودا کە بڕیارە گفتوگۆی لەبارەوە بکرێتەوە پەسەند بکرێت، چونکە بە بەکارهێنانی ڤیتۆ لەلایەن سێ لە وڵاتانەوە دژ بە پرۆژە بڕیارەکە هیچ هیوایەک بۆ پەسەندکردنی ناهێڵێتەوە. لەو چوارچێوەیشدا سامنسا پاوەر نوێنەری ئەمریکا لە نەتۆ یەکگرتووەکان جەختی کردەوە کە لە دوای شکستێنانی ڕێکەوتنەکەی میونخەوە بۆ جێبەجێکردنی ئاگربەز لە سووریا پرۆژە بڕیارەکەی رووسیا هیچ بایەخێکی نابێت. پێشڕەوی هێزەکانی سووریا دیموکرات کە پێیەدە سەرکردایەتی دەکات لە باکووری حەڵەب و کۆنتڕۆڵکردنی چەند ناوچەیەکی استراتیژی تورکیا نیگەران کردو لە پەیوەندیکی تەلەفۆنیشیدا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا باراک ئۆباما پێڕاگەیاند کە پێویستە هێزەکانی سووریای دیموکرات سوود لەو دۆخە وەرنەگرێت و زەوی زیاتر کۆنتڕۆڵ نەکات. لای خۆشیەوە جۆش ئێرنست وتەبێژی کۆشکی سپی ڕاگەیاند حکوومەتی واشنگتن لایەنگری تورکیا دەکات لە بەرامبەر بەو دیێچەڵانەی کە مۆسکۆ بەرامبەر ئەنقەرە دەیکات داواشی لە هەردوو لا کرد دۆخەکە هێور بکەنەوە. هاوکات فرانسۆ ئۆلاند سەرۆکی فەڕەنسا هۆژاریدا لە مەترسی هەڵگیرساندنی جەنگ لە نێوان رووسیا و تورکیا ئەگەر حکوومەتی ئەنقەرە بڕیار بدات دەستێوەردانی سەربازی لە سووریا ئەنجام بدات. وتیشی ئەمریکا دوورە پەرێزە و دەبوایە زیاتر چالاک بواە لە سووریا. لە لایەکی ترەوەیەتی ئەوروپا داوای لە حکوومەتی سووریا و هاپێمانەکانی کرد بردومانەکان بۆ سەرپێگەکانی هێزە میانڕەوەکانی ئۆپۆزیسیۆن لە سووریا ڕابگرن، چونکە چەسپاندنی ئاشتی شکست پێدەهێنێت و داعش سوودمەند دەبێت لێ و قەیرانی کۆچبەرانی سووریاش زیاتر دەکات. ئەوە لە کاتێکدا تورکیا دەیەوێت بە پاڵپشتی سعودیە و لە چوارچێوەی هاوپەیمانی نەدەوڵەتیدا دەستێوەردانی سەربازی لە سووریادا ئەنجام بدات کە پێی وایە تاکە ڕێگە چارەیە بۆ ڕاگررتنی جەنگ لە سووریا. لە کاتێکدا رووسیا دەیەوێت لە ڕێگەی هێرشە ئاسمانیەکانیەوە پشگیری لەو هێزانی سووریا بکات کە تورکیا و هاوپەیمانەکانی دژایەتی دەکەن. لە سیانزەی ئەم مانگەشەوە تورکیا بە چڕی بردومانی ناوچەکانی باکووری سووریا دەکات کە دوایینیان تۆبارانکردنی کانتۆنی عەفرین بووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا سەدان چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریای ڕەوانی ناوچەی ئاعزاز کردووە تا ڕێگە لە شەڕڤانانی یەپەگە بگرن کۆنتڕۆلی بکەن کە زیاتر لە سێیەکی سنووری سووریا لەگەڵ تورکیا بەدەستی یەپەگەوەیە. لە ئێستاشدا بە کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی شەدادی لەلایەن شەڕڤانانی یەپەگەوە تەواوی کانتۆنی جەزیرە کەوتووەتە ژێر کۆنتڕۆڵی شەڕڤانانەوە. کاروان شێخ موحسین NR. لە کاتێکدا ئۆپراسیۆنەکانی یەپەگە بەردەوامە بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی سنوورەکانی سووریا و تورکیا لە ئێستادا پرسیاری ئەوە دەکرێت ئایا کورد دەتوانێت بگاتە سەر دەریای سپی ناوەڕاست؟ دوهەمین پێشاتەکان و یەکگرتنی هەر چوار پارچەکەی کوردستان گەیشتون بەکوێ؟ لەم راپۆرتەدا دابەشبوونی هێزەکان لە باکووری سووریا و ئەگەرەکانی گەیشتنی کورد بە سەر دەریای سپی ناوەڕاستدا خراوەتە ڕوو. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە کۆنتڕۆڵی بەشێکی زۆر لە باکووری سووریایان کردووە و لە ئێستادا پرسیاری ئەوە دەکرێت ئایا کورد دەتوانێت بگاتە سەر دەریا؟ ئایا دەکرێت هەر چوار پارچەکەی کوردستان یەک بگرنەوە؟ لە ئێستادا ئۆپراسیۆنەکانی یەپەگە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی تری سەرسنووری سووریا و تورکیا نیگەرانی و کاردانەوەی تورکیای لێکەوتۆتەوە. یەپەگە زۆربەی ناوچەکانی پارێزگای حەسەکە و ڕەقە و حەلەبیان کۆنتڕۆڵ کردووە کە باکووری ئەو پارێزگایە دەکەوێتە سەرسنووری پارێزگاکانی شرناخ و مێردین و ئۆرفا لە باکووری کوردستان. ئەم ناوچانەش کانتۆنی جزیرە و کانتۆنی کۆبانی لە ڕۆژ ئاوای کوردستان پێک دەهێنن. یەپەگە کۆنتڕۆڵی بەشێک لە باکووری پارێزگای حەلەب دەکات لە سووریا کە دەکەوێتە سەرسنووری پارێزگاکانی کیلیس و هەتای لە تورکیا کە ئەم ناوچانەش کانتۆنی ئەفرین لە ڕۆژ ئاوای کوردستان پێک دەهێنن. بەشێکی زۆر لە پارێزگای ڕەقە و باکووری حەلەب لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە کە دەکەوێتە سەر سنووری گازی ئەنتاب و کیلیس لە تورکیا. دەواازەی سنووری جرابلوس کە یەکێکە لە ناوچە استراتیژیەکان و لە ئێستادا لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشە یەکێکە لەو ناوچانی داعش کە بۆ دزەکردنی چەکدارانی و پشتیوانی سەربازی پشتی پێدەبەستێت. چەند ناوچەیەکی سنووردار لە سەر سنووری پارێزگای حەلەب کە دەکەوێتە سەر سنووری پارێزگای کیلیسی تورکیا
لەلایەن چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریاوە کۆنتڕۆڵ کراون. چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دەواازەی سنووری سەلامەیان کۆنتڕۆڵ کردووە کە یەکێکە لە دەواازە سنووری ئەستراتیژیەکانی نێوان تورکیا و سووریا. بەشێکی زۆر لە پارێزگای ئیدلیب لە باکووری ڕۆژئاوای سووریا لەلایەن چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریاوە کۆنتڕۆڵ کراوە کە دەکەوێتە سەر سنووری پارێزگای هەتای لە تورکیادا. بەشێک لە پارێزگای حەلەب لەلایەن حکوومەتی سووریاوە کۆنتڕۆڵ کراوە. سەر سنوورەکانی دەریای سپی ناوەڕاست کە هەریەکە لە پارێزگاکانی لازقیە و تەرتوش دەگرێتەوە لەلایەن حکوومەتی سووریا و هاوپەیمانەکانیەوە کۆنتڕۆڵ کراون. لە ئێستادا هێزەکانی یەپەگا ئۆپراسیۆنەکانیان دەست پێ کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی سنوورەکانی سووریا و تورکیا کە ئامانجیان بەستنەوەی کانتۆنەکانی جزیرە و کۆبانێ و ئەفرینە کە ئەمەش نیگەرانی تورکیای لێکەوتۆتەوە. چەند ناوچەیەکی باکووری حەلەب و دەواازەی سنووری سەلامە کە لە ئێستادا لە ژێر کۆنتڕۆڵی هێزە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریادایە دەرفەت دەبەخشێت بە تورکیا بۆ ناردنی پشتیوانی سەربازی بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان و گەیاندنی هاوکاریە مرۆیەکان بۆ ناوخۆی سووریادا. بەو هۆیشەوە تورکیا بۆمبارانی سنوورەکانی ئەعزاز دەکات بۆ ڕێگریکردن لە هەر پێشڕەویەکی یەپەگا بە تایبەت بۆ ڕێگریکردن لە کۆنتڕۆڵکردنی ئەعزاز و دەواازەی سەلامە. هێزەکانی یەپەگا لە کانتۆنی ئەفرین بە دووری نزیکەی 8 کیلۆمەتر لە سنووری دەریای سپی ناوەڕاستەوە دوورن. بۆ گەیشتن بە دەریای سپی ناوەڕاستیش ئەوە دەبێت ڕوبەڕووی چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا لە باکووری ئیدلیب ببنەوە و لە دواتریشدا دەگەن بە سنوورەکانی پارێزگای لازقیە. بەو شێوەیە کورد لە دووری تەنها 8 کیلۆمەتر دەبێت بۆ گەیشتن بە دەریای سپی ناوەڕاست. ئەگەرێکی تر بۆ گەیشتنی کورد بە دەریای سپی ناوەڕاست ئەوەیە لەگەڵ تیرە و هۆزە عەرەبیەکانی باکووری ئیدلیب بگاتە ڕێکەوتن و بەو شێوەیە بگاتە سنوورەکانی لازقیە. ئەگەرێکی تر بۆ گەیشتنی کورد بە دەریای سپی ناوەڕاست ئەوەیە لە ئەگەری سربەخۆیی باکووری کوردستان. ئەوە کورد لە باکووری کوردستانەوە نزیکەی 35 کیلۆمەتر لە دەریای سپی ناوەڕاستەوە دوورە. یەپەگا توانیوێتی باڵانس ڕابگرێت لە نێوان هێزە نێودەوڵەتیەکان بە شێوەیەک وەکو دەگوترێت بە چەکی ڕووسی و فڕۆکەی ئەمریکی زۆرێک لە ناوچەکان کۆنتڕۆڵ کاتەوە. بۆیە هەر کاتێک یەپەگا بگاتە سنوورەکانی لازقیە ئەوە پێشبینی دەکرێت بگاتە دەریای سپی ناوەڕاست. لە ساڵی 1991ەوە باشووری کوردستان نیمچە سربەخۆیەکی هەیە و لە ساڵی 2014ەوە تەواوی خاکی باشووری کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کۆنتڕۆڵ کراوە. سنوورەکانی باشووری کوردستان هاوسنوورە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان کە لە ئێستادا ڕۆژئاوای کوردستان لەلایەن کوردەوە حکومڕانی دەکرێت و بەرەو یەکپارچەیی دەچێت. بە هەمان شێوە ڕۆژئاوای کوردستان هاوسنوورە لەگەڵ پارێزگاکانی باکووری کوردستان کە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی باکووری کوردستان خۆبەڕێوەبەری ڕاگەیاندراوە و پێشبینی دەکرێت لە داهاتوودا دۆخی باکووری کوردستان هاوشێوەی باشوور و ڕۆژئاوای کوردستان سربەخۆیی وەربگرێت. لە دوای یەکگرتنی ئەم سێ پارچەیە و پێشکەوتنی دۆزی کورد دوور نییە کە ڕۆژهەڵاتی کوردستانیش شەپۆلی گۆڕانکاریەکانی ناوچەکە بیگرێتەوە و بەرەو سربەخۆیی بچێت. لە دوای ئەوەش تەواوی پارچەکانی کوردستان یەک بگرنەوە و کوردستانی گەورە و سربەخۆ بەدی بێت کە ئەو کوردستانش دەکەوێتە سەردەریا. پەیوەندیەکی تەلەفۆنی لە نێوان سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرۆک کۆماری تورکیا هەبووە. لە لایەکی ترەوە پەیوەندیەکی تەلەفۆنی دیکە لە نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا و هاوتا ڕووسیەکەی هەبووە. بۆ زانیاری زیاتر دەشمەلای هونەر ئەنوەر پەیامێنمان لە نیویۆرکەوە. ئەم کاتت باش هونەر، سەرەتا زانیاری لەبارەوەی پەیوەندی تەلەفۆنەکەی نێوان ئۆباما و ئەردۆغان چییە؟ سڵاوتان لێبێ. دوای ئەوەی کە دوێنێ باراک ئۆباما لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ ڕەجەب تەییب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا سەرخۆشی ویلایەتە یەکگرتووەکانی بە تورکیا گەیان دەربارەی ئەو تەقینەوانەی کە 7 مانگ لە ئەنقەرە و هەروەها تەقینەوەی 8 مانگ لە شاری دیاربەکر ڕوویدا و کە بۆ هۆی کوژدانی ژمارەیەکی زۆر لە خەڵکی سیڤڵ. ئۆباما بەمەبەستا بە مەبەستی سەرخۆشیکردن تەلەفۆنی بۆ ئەردۆغان کردوێنێ. هەروەها لە تەلەفۆنەکەشدا ئۆباما ئاماژەی بەوە کردووە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پابەند دەبێت بە ئاسایش بە پاراستنی ئاسایشی تورکیا وەکو ئەندامێکی ناتۆ. هەروەها ئۆباماش جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هێزەکانی یەپەگا ناکرێت لە ئێستادا بارودۆخەکە ئیستیغلال بکەن بە شێوەیە کە هەوڵی گرتنی ناوچەی زیاتر بدەن. و لە هەمان کاتیشدا ئاگاداریەکی تووشیا کردووە لەوەی کە هێرشەکانی بۆ سەر ئۆپۆزیسیۆنی سووریا و بە تایبەتی کورد بوەستێنێ و لە جارێکی تریش پابندبوونی
هەم تورکیا هەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای دووپات کردووەتەوە بۆ راوبردنی داعش و بەردەوامی جەنگ لە دژی ئەو ڕێکخراوە. چ شتێکی زیاتر باس کراوە لەبارەی ناوەڕۆکی پەیوەندیە تەلەفۆنەکە گەر زانێری لا بێهونەر؟ لەسەر پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە تورکیا جارێکی تر ناتوانێت هێرشەکانی بەردەوام کا بۆ سەر سووریا بە تایبەتی ئۆپۆزیسیۆن. ئەمە خاڵێک بۆ لە خاڵەگەنەکانی پەیوەندیەکەی نێوان ئۆباما و هەروەها ڕەجەب تەیب ئەردۆگان و جارێکی تریش ئاماژە بەوە کراوە کە تورکیا دەبێت پابندبوونی خۆی وەکو پێشتر کە پیشانی داوە لە بەرامبەر شەڕکردن دژی داعشدا بە شێوەیەکی جدیتر باز بکات و بەکردار کۆمەڵێک شت هەیە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بسەلمێنێ. بەڵام من ئاماژەم بۆدا کە پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی هەبووە لە نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری دەرەوەی رووسیا. ناوەڕۆکی ئەو پەیوەندیە چی بوو؟ بەڵێ ئەو پەیوەندیە سەر لە بەیانی ئەمڕۆ ڕۆژی شەمە بوو لە نێوان جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا و سێرجۆ لاڤۆف وەزیری دەرەوەی فەڕەنسا. ئەو پەیوەندیە ناوەڕۆژی پەیوەندیەکە پەیوەندی بەو وەزیری دەرەوەی ئاسمانیانی رووسیاوە هەیە کە بەردەوام بۆ سەر بەڵێ وەزیری دەرەوەی رووسیا کە لە پەیوەندیەکەدا باز لەوە کراوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیگەرانیکی زۆری هەیە دەربارەی ئەو هێرشانەی کە رووسیا بۆ سەر ئۆپۆزیسیۆنی سووریا بە بەردەوامی دەیکات بە تایبەتیش بۆ سەر چەند لایەنێک کە ئێستا خەریکی شەڕن دژی داعش و جۆن کێری جەختی لەسەر ئەو کردوێتەوە کە ئەبێت بە هەر شێوەیەک بێت ئەو هێرشانە ڕابوەستێنرێ لەبەرەوەی ناکرێت تۆ لەلایەکەوە خەریکی گفتوگۆی نەتەوە یەکگرتووەکان ڕاستپێراوە بۆی کە هەموو لایەنەکانی سووریا بگەێنێتە ئاگرت بەستێک و لە هەمان کاتا یەشێک لە یان دوو لەلایەنەکانی گفتوگۆ هێرشیان بکرێتە سەر چ لەلایەن رووسیا و هەروە لەلایەن بەشار ئەسەدیشەوە و جۆن کێری ئاماژەی بەوە کردووە کە چ رووسیا و چ بەشار ئەسەد ئەبێت لێپرسراوێتی زیان لێکەوتنی هەر ژیانێکی سێڤڵ بگرنە ئەسۆ لەبەرەوەی کە بەهۆی ئەم هێرشانەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی سێڤڵ بوونەتە قوربانی و جۆن کێری زۆر بە ئاشکرایی بە وەزیری دەرەوەی رووسیا وت و ئەمڕۆ کە ئەو هەموو لێپرسراوێتیانە دەکەوێتە ئەسۆی چ بەشار ئەسەد هەروەها ئەوانەی کە پشگیری بەشار ئەسەدیش دەکەن لە ئێستادا. بەڵێ ینی ئەمە دوێنێ لە سویسرا کۆبوونەوەیکی سەربازی نێوان وەفدی هەردوو لە ئەمریکا رووسیا هەبوو. لەم پەیوەندیە تەلەفۆنیدا چ باسێک کرا لەبارەی هەماهەنگی نێوان ئەم دوو وڵاتە بە تایبەتی لە سووریا؟ بەڵێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام پێویستی بە هەماهەنگی هەیە لە پێناو نەهێشتنی ئەو قەیرانە مرۆیی کە لە سووریادا بەردەوامی هەیە. تەرکیزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێستادا جگە لە لایەنی سەربازی بریتێ لە لایانی مرۆیی لەبەرەوەی کە ئێستا ژمارەیەکی زۆر ناوچە لە سووریادا بە شێوەیەک لە شێوەکان گەمارۆ دراون و ئابلۆقی ئابووریان کراوەتە سەر و هیچ خواردن و ئاوێکیان پێ ناگات. ویلایەتە یەکگرتووەکان بە هەماهەنگی لەگەڵ رووسیادا دەوێت هەرچیەک زووترە ئەو یارمەتی و ئەو خۆراک و ئاوەی کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە پێشتر ئامادەکراوە بگات بەو ناوچانە. لە پەیوەندیە تەلەفۆنیەکەی ئەم ڕۆژدا دیسانەوە جۆن کێری پابند بۆتەوە بۆی کە جارێکی تر رووسیا بەهۆی هێرشە ئاسمانیەکانیەوە نەکاتەوەی کە هیچ تەقاتۆعێک لە گەیاندنی ئەم یارمەتیە مرۆیانە بۆ سووریا هەبێت. ئەمە بابەتی سەرەکی کۆبوونەوەکەی پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەها رووسیا بوو. زۆر سپاس بۆ هونەر ئەنوەر پەیامنێری NRT لە نیویۆرکەوە. لەگەڵ کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی شەدادی تیمی ڕۆژنامانی NRT گەیشتە ناوچەکە و ڕووماڵی ئۆپراسیۆنەکەیان کرد. لەو ئۆپراسیۆنەدا یەپەگا کە یەکێکە لە پێکهێنەرە سەرەکیەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک چەند شوێنێکی استراتیژیان کۆنتڕۆڵ کرد. Di berdewamiya kampanya Hêzên Sûriya Demokratîk bo kontrolkirina hemû gundewarê başûrê bajarê Hesekê şevaborî van hêzan dikarî bûn bajarokê şedadê stratîjîk û gundewarên wê kontrol bikin dibin navê hêrsa Xaburê. Hêzên Sûriya Demokratîk yên ku yekîneyên parastina gel hêza wê ya sereke ye dikarî bûn di zûtirîn dem de vî bajarî bistînin. Bi sedema vekşandina çekdarên Daişê ji deverê ber bi parêzgeha Dêra Zorê û Reqayê ve. بالنسبة لأن الريف الكامل تم تحريره Tevaya gundewarên bajarokê hatin kontrolkirin û di rêya kontrolkirina rêya Reqa Muslêra rêya hatina çekan ji bo çekdarên Daeş hat birîn. Bajaroka Şeddadê zeviyê Cêbisiyê Gazê devera 47 diger hejmarek mezin ji gunda hatin kontrolkirin. ضافت 47 العديد من القرى. Di çarçoveya vê kampanyê de
هەژمارێک ji deverên stratîjîk hatine kontrolkirin weke Cibisa û gundê 47 yê navdar bi derxistina gazê. û weke her kampanyên borî, balefirên hêzên koalisyona navnetewî bi roleke girîng rabûn divê kampanyê de bo piştgiriya hêzên Sûriyayê Demokratîk. طبعا نحن مثل باقي الحملات طيران تحالف له دور وەک هەموو ئۆپراسیۆنên پێشتر بالەفڕێن هاوپەیمانە ڕۆلەکە سەرەکەت دەیستن و ئالیکاری ئامادەکردن دڕیا بردومانکردنا ئۆتۆمبیلên بۆمبەکری و چەکدارên داعشێدا و ئاv بەردومان jî dibe hemahengî diger hêzê me de hat encamdan. Kontrolkirina bajarokê Şedadê hat piştî dorpêçkirina hêzên Kurdî jê re ji du aliyan ve. û dencama vê kampanyê de 2400 kilometr çargoşe hate kontrolkirin. Ûriya sereke ya hawarhatina rêxistina Daişê di navbera parêzgeha Musilê û Reqayê kete bin kontrola hêzên Sûriyayê Demokratîk de. Divî şerê me jî bi rastî mesela me gelek cepxane girt, me şeş cenaze girtin, me hinek esîr girtin. Yani ew esîrê wan jî giştî tir bûn mesela. Zaten çete jî hemû diraviyan, çete nemat berxwedin, çete giştî diraviyan. Guzanî çete jî yani pir cihat şewitînin jî yani ji ber ku dizanin wê derkevin yan jî wê binkevin ji ber vê yekê gelek tiştê millet jî tiştê gona heydî wan jî bi ew dikin ji ber nû got nas dikin û ev cehnema cihêwan e ji te wê dikev destê şervanê pêjê. Li gorî hate zanîn di demên xwe yê dawiyê de çekdarên Daişê bi alavên teqemeniyê otomobîlên bombekirî êrîş dikirin. û di encamê de hejmareke mezin ji wan hatine kuştin û hin esîr bûn. û tê zanîn got bi kontrolkirina bajarokê Şedadê û gundewarên wê kampanya yekemîn ya hêzên Sûriyayê Demokratîk bo kontrolkirina gundewarê Başûrê Hesekê bi tevahî bi dawî dibe. Nubar İsmail NRT bajarokê Şedadê. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای هەرێم ڕایگەیاند بەهۆی کەمبوونەوەی خواست لەسەر کارەبا لەمە دووە کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان زیاد دەکات. ئومێد محەممەد بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای هەرێم بە NRT ڕاگەیان تا ئێستا نازانن لە ڕۆژێکدا دەتوانن چەند کاتژمێر کارەبا زیاد بکەن بۆ هاوڵاتیان. بەڵام بە دڵنیاییەوە ژمارەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی بە ڕێژەیەکی باش زیاد دەکات. ڕاشی گەیاند هۆکاری زیادکردنی پێدانی کارەبا بە هاوڵاتیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خواست لەسەر بەکارهێنانی کەمی کردووە نەک بەرهەمێنانی کارەبا لە وێزگەکاندا زیادی کردبێت. زیادکردنی کارەبا لە کاتێکدایە کە لە ئێستادا ڕۆژانە 12 بۆ 13 کاتژمێر کارەبای نیشتیمانی لە هەرێم دەدرێت بە هاوڵاتیان. ساڵانەش لەم کاتەدا لەبەر ئەوەی وەرزی سەرما بەرەو نەمان دەچێت خواست لەسەر کارەبا کەم دەبێتەوە و ئەوەش دەبێتە هۆی زیادبوونی کاتژمێرەکانی پێدانی کارەبا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ماوەی 3 ڕۆژە ئەفسەرێکی هاتوچۆی ڕاپەڕین دەست بەسەر کراوە و لێکۆڵینەوەش لەگەڵیدا بەردەوامە. سەرچاوەیەک لە بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕین بە NRT ڕاگەیاند ئەو ئەفسەرەی هاتوچۆ کە ناوی فەرامۆش مەلانەجمە لەسەر ئەو ڕەخنانەی لە گردبوونەوەکانی چەند ڕۆژی ڕابردوودا لە حکوومەت و بەرپرسانی کێتی و پارتی و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی گرتووە ماوەی 3 ڕۆژە دەست بەسەرە و لەلایەن لیژنەیەک لە وەزارەتی ناوخۆوە لێکۆڵینەوە لەگەڵیدا دەکرێت. بەپێی ئەو گرتە ڤیددیۆیە کە ئەو ئەفسەرەتەیدا دەردەکەوێت و قسە دەکات و دەڵێت کە ڕاپەڕین دەکەن و داواش لە هێزەکانی گەریلا دەکات لە کاتی ڕاپەڕیندا بێنە خوارەوە و بێنە ناو شارەکانەوە. دەست بەسەرکردنی ئەو ئەفسەرە لە کاتێکدایە دژی سیستمی نوێی موچە و بڕیاری پاشەکەوتکردنی بەشێک لە موچەی فەرمانبەران لە ماوەی ڕابردوودا خۆپشاندان و مانگرتن بەڕێوەچوو. هاوکات لە ئیداری ڕاپەڕینیش بەشێک لە پۆلیسی هاتوچۆ بایکۆتی کارەکانیان کرد و گردبوونەوە. سەلاحەدین دەمیرتاش ڕایگەیاند حکوومەتی تورکیا جارێکی دیکە لە بەرامبەر گەری کورد کۆمەڵکوژی ئەنجامداوە و بێدەنگیش لەو کۆمەڵکوژیە بۆ مرۆڤایەتی. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە ڕایگەیاند هێرش و کۆمەڵکوژی لە باکووری کوردستان بەردەوام و سەرکردەکانی ئاکەپ وەک داود ئۆغلۆ و ئەردۆغان بە کوشتنی گەنجان تێر نابن بەڵکو تەرمەکانیشیان دەشێوێنن.
بەو کارەش نەک تەنیا ئازاری خانەوادەی کوژراوەکان دەدەن بەڵکو سزای هەموو مرۆڤێکی بە ویژدان دەدەن. ئەو وتانەی دەمیرتاش لە میانی کۆنفرانسێکدا هات کە پارتەکەی بۆ پارتە چەپەکانی ئەوروپا ڕێکی خستە بوو بۆ ئەوەی لە بارودۆخی باکووری کوردستان ئاگاداریان بکاتەوە. gelek komkujî li hember Kurdan tên kirin ku ev yek jî komkujiya yekemîn nîne û termê gencan û şehîdan jî nadin malbatên wan. Bununla yetinmiyor. Tatmin olmuyorlar demek. Geri kalan Erdoğan û Davutoğlu jî bi vê yekê xelkê tamambar dikin û herkesin onurunu kırmak istiyorlar. hewil didin îradeya xelkê, îradeya gel bi vê rêyekê bişkinin. Ew hewildanên hovane ku tên kirin bi tenê ji bo xelkê Amedê û xelkê Cezîrê nîne. وەچانێک و ئەم بە هەڤرا دەبین. بەهێمنی بیر دەکەینەوە بۆ ئەوەی بە دروستی بڕیار بدەین. بۆ ئەوەی بەسەریدا زاڵبین دەبێت سەرەتا لی تێبگەین. ئەنگاوەکانمان پەلەیتیان نییە، بەڵام قابیلی گەڕانەوە نین. دیالۆگ هەموو سێشەمانێ. بە مەبەستی بەرزکردنەوەی نرخی نەوت، ڤەنزوێلا بەردەوامە لە هەوڵەکانی بۆ ڕازیکردنی وڵاتانی بەرەمهێن بۆ ڕاگررتنی بەرەمێنانی نەوت لە ئاستی مانگی ڕابردوودا. بەپێی هەندێک لە پێشبینەکانیش تا مانگی حوزەیران نرخی بەرمیلێک نەوت بەرز دەبێتەوە بۆ $47. هەفتەی ڕابردوو وەزیری نەوتی ڤەنزوێلا توانی 4 لە وڵاتە بەرەمێنەرەکانی نەوت ڕووسیا، سعودیا، ڤەنزوێلا، قەتەر بگەیەنێتە ڕێککەوتنیەکی سەرەتایی بۆ وەستانی بەرەمێنان لە ئاستی مانگی ڕابردوودا. بەو هۆیەشەوە نرخی نەوت بە ڕێژەی لە 14 بەرز بوویەوە و بەرمیلێک نەوتی برنت چووە سەر و $35. بەڵام لە کۆتایی هەفتەدا بەرزبوونەوەی ئاستی نەوتی ئەمبارکراوی ئەمریکا نرخەکانی بەڕێژەی لە 14 دابەزاندەوە. لە پای ئەم هەوڵ و سەرکەوتنانەش سەرۆکی ڤەنزوێلا نیکۆلاس مادۆر نازناوی میسی نەوتی ڤەنزوێلای بە وەزیری نەوتی وڵاتەکەی دیلبینۆ بەخشی چونکە توانی هیوایەک بۆ ڤەنزوێلا و بەرەمێنەرانی تری نەوت بگێڕێتەوە کە ماوەیەکە گیرۆدەی دابەزینی خێرایی نرخی نەوت و بەم هۆیەشەوە دووچاری گرێ و گۆڵی ئابووری بوونەتەوە. پاش ئەم سەرکەوتنە ڕێژەیەش سەرۆکی ڤەنزوێلا بەبێ ئەوەی پێشنیازەکان ئاشکرا بکات ڕایگەاند وڵاتەکەی پێشنیازی تری هەیە بۆ وڵاتانی بەرەمهێن و گەڕی دووەمی هەوڵەکانی بۆ بەرزکردنەوەی نرخەکانی نەوت دەست پێ دەکات کە لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا بە ڕێژەی لە 170 دابەزیوە. ئامارەکانی رووسیا دەری دەخەن ڕۆژانە 1,800,000 بەرمیل نەوتی زیادە دەچێتە بازارەکانی گیانەوە. ئەگەر ئەو ڕێککەوتنێشی بە هەوڵی ڤەنزوێلا لە دەوحەی پایتەختی قەتەر گەڵاڵە کرا جێبەجێ بکرێت، ئەوە ئەم زیادەی خستنە ڕووە کەم دەبێتەوە بۆ نیوە کە دەکاتە 900,000 بەرمیل. هەندێک لە بانکە ئەمریکیەکانیش پێشبینی دەکەن ئەگەر بەرهەمێنەرانی ڕێکخراوی ئۆپیک ئاستی بەرهەمی خۆیان ڕابگرن لە ئاستەکانی ئێستادا، ئەوە پێشبینی دەکرێت لە مانگی حوزەیرانی داهاتوودا نرخی بەرمیلێک نەوتی خاو بگاتە $47. وەزیری نەوتی ڤەنزوێلا ئاشکرای کرد بەپێی ڕێکەوتنە چوارقۆڵیەکە جگە لەوەی هەناردەی نەوت لە ئاستی مانگی کانونی دووەم ڕادەگیرێت، وڵاتانی بەرەمێن تا مانگی حوزەیرانی داهاتوو چاودێری بازاڕەکان دەکەن. ئەگەر پێویست بکات ڕێکاری تریش دەگرنە بەر. ئەمەش وەک فاکتەرێکی ئیجابی کاریگەری خۆی دەبێت لەسەر نرخەکان. بەڵام هەندێک لە چاودێرانی کەتیوزە پێیان وایە سنووردارکردنی هەناردەی نەوت کارێکی قورسە ئەگەر ئەستەم نەبێت، چونکە ڕێکەوتنەکانی کەمکردنەوەی بەرهەم خۆبەخشانەیە و هیچ میکانیزمێکی تێدا نییە بۆ پابندکردنی وڵاتەکان پێیانەوە. ئەو ڕێکەوتنانە تەنها لە نێوان کۆمەڵێک بەرەمهێندایە و هیچ گرنتیەک نییە بەرەمهێنەرانی تر پێوەی پابند بن کە زۆربیان دووچاری کورتێنان و قەیرانی دارایی بوونەتەوە و دەیانەوێت بە زیادکردنی هەناردە
قەرەبووی زیانە داراییەکانیان بکەنەوە. لا دەرەوەی ئەم دوو دیدگایە داتای کۆمپانیا ئەمریکیەکان ئەوە دەردەخەن بەهۆی نزمی نرخی نەوتەوە بەردەوام ئامێرەکانی دەرهێنان و بەرەمێنانی نەوت لە کەنارەکانی ئەمریکا لە کەمبوونەوە و ڕاگرتندان بە جۆرێک سەکۆکانی هەناردەکردن و ئامێرەکانی بەرەم ئێستا گەڕاونەتەوە بۆ ئاستی کانونیەکەمی ساڵی 2009 چونکە بەرەمەکانیان لە بازاڕەکاندا زیانی زۆر دەکەن. ئامارەکانی ئاژانسی وزەی ئەمریکاش پێشبینی دەکەن بەرهەمی ئەم وڵاتە بەهۆی نزمی نرخەکانەوە تا کۆتایی ئەم ساڵ ڕۆژانە 800,000 بەرمیل کەمتر بکات لە ئاستی جاران. بەڕای چاودێرانیش بەردەوامی ئەم کەمبوونەوەیە بەهۆی زۆری تێچوونی بەرەمێنانی نەوتی بەردین و نزمی نرخەکانەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەبێتە هۆی دابەزینی بەرهەم ئەگەر ڕێککەوتنەکەی دەوحە بەردەوام و فراوان ببێ و پێشبڕکەی بەرەمێنەران لەسەر زیادکردنی بەرهەم ڤەنزوێلا و میسەکەی کەرتی نەوت تووشی بێهیوایی نەکەن و ڕێسەکەیان لێ نەکەنەوە بەخوری. بەهۆی قەیرانی داراییەوە خاوەن پێشانگا و مۆبیلیاتەکان فرۆشتنی کەلوپەلەکانیان بە قیست کەم کردوتەوە یان هەر بە قیست نایفرۆشن. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە هاوڵاتیان ناتوانن لە کاتی خۆیدا قیستەکان بدەن. ئەم هاوڵاتیە خاوەن یەکێک لە پێشانگاکانی فرۆشتنی کەلوپەلە کارەبایەکانی ناوماڵە و ئەو کەلوپەلەکانی بە شێوەی قیست و قەرز بە هاوڵاتیان و فەرمانبەرانی میری دەفرۆشێ. بەڵام سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان گرفتی بۆ ئەو خاوەن پێشانگایانە دروست کردووە بە جۆرێک ئەو کەسانەی قەرزدارن پارە زۆر دوا دەخەن و یاخود هەر نیان گەڕاندۆتەوە و هەرێمی کوردستانیشان جێهێشتووە. بەشێک لەوانەی کە چوون بۆ ئەوروپا قەرزەکانیان لەسەر و ئیمالی دەکەن و یان ویستویانە پارەکە بخۆن بەشێکیان مۆزەفن کەفیلن و بەشێکیشان کڕیارن و لە هەردوو فیئەکە سەفەریان کردووە ئەو گرفتێکی گەورەیە بەڕاستی لەوانەیە زیاتر لە 50-60 کەس بێ ئەوەش لە خۆی لە حدودی نزیکەی 5-6 دەفتەر دۆلار بدا لای ئێمە تەنها لە ئێمە ئەوانە جگەل ئەوەی کە تا ئێستا دەرکەوتووە لەوانەیە لە ئایندەشدا زیاتریش بێ. فرۆشیاران باس لەوە دەکەن هەوڵەکانیان چڕ کردوتەوە تا قەرزەکانیان وەربگرنەوە بەڵام پاساوی زۆرێک لە قەرزداران ئەوەیە ئەوانیش لەلایەن حکوومەتەوە موچیان پێنادرێت. ئەمە لە کاتێکدایە زۆرێک لە فرۆشیاران پەنان نابەنە بەردادگاکان تا پارەکانیان بە شێوەی یاسایی وەربگرنەوە چونکە پێیان وایە پرۆسەی وەرگرتنەوەی پارەکانیان پرۆسەیەکی زۆر هێواش و لەسەر خۆیە. بە حەقەت قەرزێکی زۆرمان هەیە ئێستا ئێمەش خەڵک قیستی نایەنێتەوە ناتوانن لە کاتی خۆیدا پارەکانمان بۆ بگەڕێنەوە وەزعەکە ئاوا بڕوا بە حەقەت ئێمەش دەبێت لە 2010 دوکانەکانمان داخەین و چەندین کۆمپانیاش تا ئێستا چەندی کۆمپانیا ئیفلاسی هێناوە بیستمان و ڕۆژانە دەیبینین کە بەهۆی ئەو قەیرانێکە ئەو ڕۆڕووی لە هەرێمی کوردستان کردووە قەیرانی دارایی. ئەوەی لە سنووری ڕاپەڕین بەدی دەکرێت لە ترسی وەرنەگرتنەوەی قەرزەکانیان زۆرێک لە خاوەنی پێشەنگاکان کەلوپەلەکانیان بە شێوەی قیست کەمتر دەفرۆشن بەڵکو نرخەکانیان بە ڕێژەی جیاواز دابەزاندووە. دیارە لەبەرەوەی مەسەلە حەقی تایبەتە مافی خاصە ئەوە دەبێ ئەو کەسە سکاڵە تۆمارکە هەر سکاڵایشش لە لایمە تۆمار کرا بێت دراوەتە دادگا و بە پێی یاسا و لەسەر بڕیارەکانی دادگا بەدووادا چون کراوە. ئێمە بەدووادا چوونی یاسایی دەکەین بەڵامەوە کەسی سکاڵی تۆمار نەکرد بێ ئێمە زانیاریمان لەبارەوە نییە. زۆرێک لەو قەرزدارانە فەرمانبەری میرین و پاساویان ئەوەیە مانگانە موچیان پێنادرێت بەڵام فرۆشیاران و قەرزدارانیش بۆ چارەسەری ئەو دۆخی ئێستایان چاویان لە دەستی حکوومەتەکەیانە تا دۆخەکەیان بۆ چارەسەر بکات. هەنگاو مەحەمەد ئێنارتی ڕانیە. شەماڵ موفتی بانکخواز و دامەزرێنەری کۆمەڵی کوردستانێکی سەوز بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. شەماڵ موفتی لە وتار و سیمینارەکانیدا بەردەوام جەختی لەسەر پاراستنی ژینگە و ئاشتەوایی پێگاتەکانی کۆمەڵگە کردوتەوە. لە ڕێوڕسمێکیشدا لە گۆڕستانی سەیوانی شاری سلێمانی تەرمەکەی بە خاک سپێردرا. لە ناو ئاپۆڕای خەڵکدا لە گردی سەیوانی شاری سلێمانی تەرمی بانکخواز و کەسایەتی ناسرا و شەماڵ موفتی بە خاک سپێردرا. گیان لە دەستدانی شەماڵ موفتی بانکخواز و پسپۆڕی بواری ژینگە بەهۆی نەخۆشیەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا کاردانەوەی زۆری هەبوو. ئەوانەی خەمبار بوون بۆ مردنیە و پیاوە کەسانی ئەندام و لایەنگری حزبەکان و هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگە بوون. پرسە و سەرخۆشی پێشکەشی هەموو گەلی کوردستانەکەین و ئومێدەوارین کە
جێگای ئەو بەهشت بێ و ئێمەش بتوانین لە سەر ڕێبازی میانەڕەوی و ئاشتیڕایی مامۆستا شەماڵ بڕین. کەسایەتی مامۆستا شەماڵ گەورە بوو و گەورە یەکەی لەوە بوو کە هی هەموو لایەک بوو. شەماڵ عەبدوڕەحمان موفتی کە ناسراوە بە شەماڵ موفتی ساڵی 1955 لە بەغدا لەدایک بووە و قۆناغی سەرەتایی لە هەمان شار تەواو کردووە. ساڵی 1972 کۆلێژی BC ئەمریکی لە بەغدا تەواو کردووە و دەرچووی کۆلێژی کشتوکاڵ بوو لە زانکۆی سلێمانی ساڵی 1970. بۆ ماوەی 9 ساڵ لە قوتابخانەی ناوەندی و ئامادەیەکانی سلێمانی وەکو مامۆستا وانەی زمانی ئینگلیزی وتوەتەوە و چەندان بابەتی زانستی و ئاینی وەرگێڕاوە. ساڵی 1991 کۆمەڵەی کوردستانێکی سەوزی دامەزراند و ساڵی 2006 ڕاوێژکاری وەزارەتی ژینگەی هەرێم بوو. دەسێکرد بە خەباتی خۆی ئەیزانی هەنگاوەکانی چۆن ئەنێ دنیاە لە گەنج و داعی و مەلاکانی فێری هێوری کرد، فێری مەدەنیەت کرد، فێری میانەڕەوی کرد. مامۆستا شەماڵ یەکێکە لە دامەزرێنانی قوتابخانەی میانەڕەوی. ئومێدەوارم ئینشاءڵڵا ئەم کلێمان بۆ پڕ بێتەوە و سوپاسی دانیشتوانی شاری هەولێر و سلێمانی و هەموو دەڤەرەکانی کوردستان و کوردانی دەرەوەی کوردستان دەگەین کە هاوغەم بوون لەگەڵ کۆچی دوایی مامۆستا شەماڵ کە کارەساتێکی مێژویی بوو کە هەموو مسڵمانان بەڕاستی تووشی بوون. مامۆسایانی ئاینی و کەسایەتە سیاسی و ئیداریەکان دەڵێن بەگیان لە دەستدانی ئەو بانخوازە کە لێنێکی گەورە لە بواری بانخوازی و زانست و ژینگە لە هەرێمی کوردستان دروست دەبێ و پڕکردنەوەی ئاسان نییە. کۆچکردنی جوامێرانەی بەڕێزێک دانایەک زانایەک توانایەکی وەکو مامۆستا حاجی شەماڵ کە ڕۆڵێکی زۆر گرنگی لە چەسپاندنی ئاشتی و ئارامی و ئاوەدانی و ئازادی و دادپەروەریە هەبووە خەمخۆرێکی گەورەی نەکتنیا مرۆڤ بەڵکو ژینگە و گەردون و سروشت و تەواوی مرۆڤایەتی و بەها مرۆڤایەتیەکانە هەبووە. ئەمڕۆ ئێمە لەسەر مەزاری ئەم پیاوە بەرز و بەڕێز و پیرۆزە وەستاوین. شەماڵ موفتی لە گوتار و سیمینارەکانیدا جەختی لەسەر ژینگە دۆستی و ئاشتەوایی نێوان پێگاتەکانی ناو کۆمەلگا دەکردەوە. ئەو ماوەی 3 ساڵ بوو تووشی نەخۆشی شێرپەنجە هاتبوو. دوای ملوێنانەیەکی زۆر لەگەڵ ئەو نەخۆشیە ئێوارەی 19 شوبات لە شاری هەولێر کۆچی دوایی کرد و لە ڕێوڕسمێکی جەماوەریدا گەڕێنرایەوە شاری سلێمانی و لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێردرا. کارزان تاریخ NRT سلێمانی. کفری یەکێکە لە قەزا دێرینەکانی هەرێمی کوردستان و چەندین شوێنەواری تێدایە. هاوڵاتیەکی ناوچەکەش چەندین جۆرە کەلوپەلی دێرینی شێخ مەحموود و سەردەمەکانی ڕابردووی پاراستووە. مۆزەخانەی کفریش داوا دەکات پارچە و کەلوپە لە مێژوویەکان ڕادەستی مۆزەخانەکە بکرێن. کاتێک شێخ محمودی حەفید سەردانی ئەم قەزایی دەکرد لەم ماڵەدا دەمایەوە و ئێرە جێگەی حەوانەوەی بوو. دیارە بنەماڵەیەکی قەزای کفری کە یەکێکن لە بنەماڵە هەرە ناودارەکانی ئەم قەزایە تەواوی کەلوپەلەکانی شێخ مەحموودیان پاراستووە و هەر لەم ماڵەیە بووە کە کۆنگری 1 و 2 بەسراوە و دواتر حکوومەتی کوردی ڕاگەنراوە. ئێرە ماڵی موحسین ئاغایە. لەم ماڵەدا جگە لە تەواوی کەلوپەلەکانی شێخ مەحموودی حەفید ژمارەیەکی زۆر کەرەسەی دێرینی تر هەن کە مێژووی هەندێکیان لە 200 زیاترە. بەو هۆیەوە ئەم ماڵە وەک مۆزەخانێکی گەورە تەماشا دەکرێت و هەر بەرپرسێکی حکوومەت سەردانی قەزای کفری کردبێت سەرێکی لە ماڵەش داوە. بە بەردەوامی لایەنە پەیوەندیدارەکان بۆ پاراستنی شوێنەوارە مێژوویەکان داوایان لە خاوەن و پارێزەرانی ئەم ماڵە کردووە کە کەلوپەلەکانیان پێ بدەن، بەڵام ئەوان ڕەتیان کردوێتەوە. ئەو کەلوپەلانەی کەوا شێخ مەحموود بەکاری هێنا و کاتی لە هەندستان گەڕاوە 3 ڕۆژ لە دووخانی سەی موحسین ئاغاماوە کەلوپەلەکان تاکو ئێستا توانیمانە بیپارێزن وەکو قەروێڵەکەی وەکو ئەو لێفەی کە بەکارێنەوە ئەو دەلە و قاوانی کە تاکو ئێستا ماونەتەوە لە دوێخانەکە پارێزراوە. ماڵی ئێمە ماڵی باپیرە گەورەمان بۆ خۆی مۆزەخانەیەکە. وەکردنەوەی ئەم مۆزەخانەی ماڵی باپیرەمان زیاتر بۆ دەوڵەمەندکردنی کەلتوری نەتەوەکەمان بەگشتی و شاری کفری بە تایبەتیە. پاراستنی کەلوپەلەکانی شێخ مەحموود تاوەکو ئێستا سەرنجی هاوڵاتیان و بەرپرسانی بەلای خۆیدا ڕاکێشاوە و لای خۆشەوە مۆزەخانەی کفری داوای لە بنەماڵەی ئاغاکانی ناوچەکە کردووە کەلوپەلەکان ببەنە مۆزەخانەکە تا سەرجەم گەشتیاران بیبینن.
احتیفازکردن بە کۆمەڵێک کەرەستەی کللتوریەوە کە لەو ماڵە ئێستا ئەگەر بڕۆی سەیری بکەی ئەبینی مۆزەخانەیەکی وەکو ئێرە دەوڵەمەندتریش بگرە بنیات نراوە پێش فترێک سەردانیانم کرد و چەند جارێکش قسەم لەگەڵیان ناکردم حەق ئەو شتانە بۆ ئەوەی کە ئێوە پاراستونیانە و ماوەتەوە بەرچاوی جیلی تازە بکەوێ یان بێنە مۆزەخانەکەی ئێمە کە مۆزەخانەی کللتوری شارە و بۆ خزمەتی شارە یان لای خۆتان مۆزەخانەیەک دروستکەن. قەزای کفری بەهۆی دێرینیەوە بۆ بە جێگایەکی پڕ شوێنەوار و کەلوپەلی کەلتوری هەر ئەوەش وای کردووە سەرنجی زۆری ئەو کەسانە ڕابکێشێت کە سەردانی قەزاکە دەکەن. بنەماڵەی ئاغاکانیش هەموو هەوڵێکیان خسۆتە کار بۆ ئەوەی کەرەستە و کەلوپەلەکانی شێخ مەحموودی حەفید بە پارێزراوی بهێڵنەوە تانەوە بنەوە بیبینن. دیار جەمالێن ئارتی کفری. گرنگترین ناونیشانەکان لقی هەولێر یەکێتی زانایانی ئاینی ئیسلام دەڵێت پێویستە دەستگا ئەمنیەکان ڕێوشێنی تند بگرنە بەر بەرامبەر هێرشکردنە سەر مامۆستایانی ئاینی. وەزارەتی کارەبای هەرێم ڕایگەیاند لە چەند ڕۆژی داهاتوودا پێدانی کارەبای نیشتیمانی چەند کاتژمێرێک زیاد دەکات و ئێستا 13 کاتژمێر کارەبا دەدەن. دەمیرتاش دەڵێت حکوومەتی تورکیا لە باکووری کوردستان کۆمەڵکوژی ئەنجام داوە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێدەنگە. وردەکاری زیاتر لە NRTTV.com هەر لە خۆشیدا بن.